دوای بوومەلەرزە مرۆڤ تووشی دوو جۆر پێکان دەبێت یەکیان خێرایە و دەست بەجێیە ئەوەی تریان تۆزێ دواکەوێت ئەوەی کە خێرای لە ماوەی چەند خولێکێکدا ڕوو دەدات وەک خنکان شکانی کەلەی سەریان قەفەسەی سنگ و خوێنبەربوون و زۆر جار کەسەکە دەکوژێت. جۆری دووەمی پێکانەکان چەند ڕۆژێکی دەبێت و کەسەکە تووشی وشک بوونەوە و هەوکردن و دابەزینیان بەرزبوونەوەی پلەی گەرمی دەکات لەگەڵ شتێکی دیکە کە پێ دەوتێت کۆنیشانەی کوتانەوە کرەش سیندرۆم. ئەمەواتە وا لە کەسێک دەکات کە بەشێکی زۆر لە ئەندامەکانی جەستەی بەهۆی کوتانەوە بەهۆی زەبرەوە بە تایبەت گورچیلەکانی لە کار بکەوێت. بۆ هەر کەسێک کە ڕزگارە پێێت و تووشی ئەم کێشەیە بۆ بەلایانی کەمەوە 10 جەلسەی شۆردنەوەی گورچیلەی پێویستە ئەگەر گورچیلەکانی لە کار کەوتوێت واتە بۆ هەر کەسێک 10,000 کیتی شۆردنەوەی گورچیلە پێویستە. بۆیە پزیشکان ئێستا لەو باوەڕدان قورسترین ئاستەنگ لە بەردەم ڕزگارکراوەکاندا پەکەوتنی گورچیلەکانیانە ئەگەرەوە تێپەڕێنن اینجا دەتوانین بڵین ڕزگار بووە. دەمەوێت بۆ ئەم بابەتە لەگەڵ دکتۆر یاداش ساڵح پزیشکی پایابڵندی هەناوی قسە بکەم بە خێراتی کاکتۆر. زۆر سپاس. کاکتۆر ئەمێ بزانم ئەم کەسانە بۆچی تووشی ئەم پەکەوتنی گورچیلە بن لە کاتێکە هەنێکیان هەیە بۆ نمونە زەبریشی بەرنەکەوتو تەنها ماوەتەوە لەوێ. طبعا کرەش سیندرۆمێکی پێوترە کۆنیشانەی پێکان ئاتەن لەو کاتانەیە ڕەوەکە مەسەڵەن ڕووداوێک سروشتێک بوومەلەرزە ڕوای یاخود مرۆڤەکە زەبرێکی تونی بەرەکێک لە ڕووداوی کاتش یاخود بەرانێکی بەرەکیان لەوانەیە کە لە کانە غەڵوزیەکانە ئیژەکەن. مێکانیزمەکەی چۆنە؟ مەسەڵەن کەسا کاتێک بەتەمام بەتابەتی کاتی بوومەلەرزەیە ڕوایە کاتێک مەسەڵەن داوری پەر و سەقفەکەی بەسەر کەسەکە یاخود ئەمە پستانێکی زۆر لەسەر جەستەی مرۆڤەکە دروستەکە ئەو بەشی کە پستانەکەی لەسەرا خوێنی بەباشی بۆ ناچێت. تۆ لە کاتێکە کام کەسە لا ئەبیت باشە بە شێوەیەکی خێرا خوێن و ئۆکسین ئەچێ بۆ ماسوولەکانی ئەو بەشی کە پێشتر خوێنێکی باشی بۆ نەڕۆشتووە. خانە ماسوولەکان تەحمولی ئەو جۆرە خوێنەمان ناکەن کە لە پڕۆیەک لە بەرەو تێکەشکن کە تێش دەکشێن چەند پێکاتێک لەناو خوانە فڕێنە دەروانێ مەسەلەن لەوانە مایۆگلۆبین یوریک ئەسید کراتین کاینێز پۆتاسیۆم فۆسفۆرس کالسیۆم ئەوانە فڕێن جا گرفتەکە لە کامیانە گرفتە لە مایۆگلۆبینەیە کاتێک مایۆگلۆبین کە تەنها لەو کاتانەیە فڕێدرێتێتە خوێنەوە ئەڕوا لە گوشیلەکانە ئەنیشێت کاتێک لە گوشیلەکان شێت تووشی پەککەوتنی گوشیلەکانەکە بەڵام پۆکەوتن پێوترێت ئەکیوت کدنی ئینزری ئەواتە لەسەرتا بتێت لە کارکردنی گوشیلەکان مودێکی کاتی و خێرا مەرز نییە هەمووی تر بکەوێتە سەر عەزلی و بەردەوام پێویستی بە غەسل. کەواتە دکتۆر ئەمانەی کە تووشی پەکەوتنی گورچیلەکان بوون ئەکرێت دوای چارەسەر تێپەڕێن واتە شتێکی کاتیە. تاوان کاکە دۆست کات زۆر گرنگە لە چارەسەرە ئەمازانی وەک چۆنەکە وێنای بکەین بۆ نمونە گوڵێک تەیە ئەو کەسە چەند ڕۆژێک لەناو ئەو دارو پروشتای ماوەتە مەجای دەچوونیە مەجای ئاخۆرنی باشی نەبووە بۆ مێکانیزمە مەسەڵەن مایۆگلۆبین لە گوشتەکانی کۆبێتەوە و زیان بەر گوشتەکانی کەوتووە. تۆ گوڵێک تەیە سیسە وردەوە دەبرە و سیس بوو نەڕوە گەرە گوڵە زوو فریاکی ئای بێت ئەو وژێتەوە هیچ گرفتێکی نییە بەڵام لێ گەڕێت هیچی نەیتێ تامای کاتیتە بردەوە دەخۆی وشکە بێتەوە کە وشک بوانێ تو هەرچیشی بێتە چەند ئاویشی بێتی ئیسفادێکی نێو کاتە مردووە کرەش سیندرۆم بۆ خۆی بریتێت لە مردنی خانە سکەتە مەسڵەکەەوە خانانی کە بۆی پێکانەکەەوە زیانیان بەرکەوتووە ئەگەر لە قۆناغەکانی سەرەتای ئەفرای کەسەکە بکەویت مۆزێکی باشی بێتێ ئاوێکی باشی بێتێ خۆی بۆ چارەسەکانی تر بەکاربێنین بێ گومان ئەگەری چاکبوونەوە گەڕانە بۆ دۆخی تەندروستی پێشتی زۆر بەرزە. زۆر باشە دکتۆر لە ڤیدیۆکانە بینی ومانە کە ئەو ڤیدیوانی کە بڵاوکراونەتەوە لە سۆشیال میدیا هەندێک منداڵ کە دەرەهێنرێن زۆر تینویانە داوای ئاو خواردنەوەکەن تیمەکانیش کە لەوێن ئاویان نانێ ینی ئەگەر بشیانێنێ قم ئاویانێنێ یان هەر ئاویشیان نانێ ئەو کاریەمەیان چێ بۆچی ئاویان پێنات؟ تەمان ئاو بە پشتین چارەسەر و قۆناغی یەکەمی ڕزگارکردنی گوشتیلەکانە لە کارکەوتن بە دوو شێوە ئاوا دیاوە تەڵەڕێ مغەزەیەوە زۆر گرنگە ڕێگەی دووەم لە ڕێی دەمەوە لە قۆناغی سەرەتایە بۆ بە شێوەیەکی خێرا ئاوێکی زۆران نانێ لە بەروی تۆ لەو فترەی گەین کە نەخۆشخانە فاس لە بەردەسانێت تاکو بزانی گورچیلەکەی لە چ قۆناغێکی لە کارکەوتنایە ئەگەر لە مەسەڵەن پۆتاسیۆمەکەی گەشتوە سەر و پێنج و گوشتیلەکانی کریاتینی مەسەڵەن زۆر بەرز و بێتەوانە بە تەواتی خەریکە لە کارێکە بێتە قۆناغی کۆتایی لەو کاتە تۆ دەست بە ئاوگرتنەوە بگری نابێ بە خۆی بیتێ چارەسەکانی تر بەکارێنی لەبەرەوە تیمەکان لەو قۆناغی کە کەسەکە دەرێنن یاخود جارێ هێشتا دەرنهاتووە ئەو کەسی کە لە ژێر وەک داروپەروەیە نازانێت مەسەڵەن گوشتێکی چ قۆناغی احتیمالە گوشتیلەکان تەواتی لە کارکەوتووە لەبەرەوە تۆ پێویستە ئاوی کەم بیتێت ئەگەر زۆری بیتێ و ئاوە کۆر بێتەوە لە کوێرە دڵیا کۆر بێتەوە لە سێکانی کۆر بێتەوە ئەوەندەی تر دۆخی تەندروستی خراپترەکەیت. کەواتە ئەم ئاوایان بۆیە پێنادرێت لە بڕی دڵنیانی لەوەی کە گورچیلەکانی کارەکەنیان لە کارکەوتون بەڵێ بێگومان و ترسیشی ئەگەر لە کارکەوتە بۆ مەسەڵەن کارکەوتنەکەی لە قۆناغەکانی کۆتاییە بێتەوە گەر ئایا بێتەوە ئاوەتە گورچیلەکان ئۆڵڕەدی فلتەر ناکات کە فلتەر ناکات منجورە ئاو ڕاتە شوێنێک ترەوە چێ دەچێت مەسەڵەن لە سێکان کۆ بێتەوە کە زۆر مەترسیداتە لە دەروێت دڵا کۆ کەواتە کەسێک کە ڕزگار کراوە بۆ ئەوەی کە بە نەزانی ئاوت پێیاوە
سیەکانی لە کات بکەون و گیان لە دەست ئاپشەکانی ئاپشە دەوروبەری دڵدیەوە لە پەلەکانی ئاڵکوبێتەوە دۆخی تەندروستی خراپترکی بەڵام تۆ توانی بڕێکی کەمی بێتێ تا ئەوەندەی مەسەلەن ئاهشی وەرابێتەوە تا کاتی گەینسە نەخۆشخانە گەیشتە نەخۆشخانە تۆ بێ گومان یەکسەرە بێ لە ئینایە داخلەگەلێکی چاودێری چقڵامە نەخۆشانە نابێت لە قاوشە چارەسەر وەگرن یەکسەر تۆ دووکانی بۆ دانی مغەزی دەست پێەکەیت ئەوەی کە باشترین جۆری مغەزی بریتێ لە 9 مەساڵی نەم خۆناغەیە ئەمە تۆ یەکسەر لە ماوەی سەعاتێکا بێ دووری تر مغەزی بۆ ئەڵواسی. دکتۆر ئێستا ئەمانە ئەم کەسانی کە ڕزگارەکرێەوە تووشی ئەم کێشانی گورچی لەبوون دەبرێن لە نەخۆشخانەکاندا بۆ یەکەی شۆردنی گورچیلەکان گورچی لیان دەشۆرێت و دەوترێت کە 10 بۆ 11 جەلسەیانەوێت. ئەمە کاریگەری ئەو تۆیە بێ بێگومان بەڵام دوای ئەمە پێویستیان بە چارەسەری تر هەیە بەڕای تۆ؟ تەمان هەمووانی کابرێن نەخۆشخانە پێویست بە شۆردنەوەی گورچیەکان ناکە پێویست بە خەسل ناکە و بنەمای خۆی هەیە تۆ چارەسەرەکانی پێشەوەت بەکەبێ بەکارهێ نابێ نەخۆشەکەی سوودی لێ نەبینەوە دۆخی تەنووسی بەرەو خراپترە ڕوا جسمی زیاتر بەرەوتر شەڵەگەڕوا چەند پۆتاسیەمی کە بەرز بۆتوانە بە چارەسەرەکان داناوازێت ئاو لە سیەکانی کۆبتەوەوانە گورچیلەکانی هەر باش فتر ناکە میزکردنی تەواو وەستاوە هەموو چارەسان بەکارنەوە سوودی نەبین دواتە تۆیەکی چی لەسەر غەسلکردنی گورچیلەکان ئەو کاتە مەسەڵەن لاشە لە ڕۆژێکە 2 بۆ 3 جار غەسلی پێویست بێ ماوەی 15 ڕۆژ ئەو غەسلە دواتر پێ دەڵێ ئایا نەخۆشە پشکنی بۆ نێت بزانین گورچیەکانی کارەکەنیانە یا ئەگەرە تۆخی پێشتری یاوەتا ناگەڕێتەوە ئەگەر بەردەوام بووت ئەم حاڵەتی غەسلکردن تاکو 3 مانگ یاخود فلتەرکردنی گورچیلەکانی لە دقەیەکە لە 6 میل کەمتر بوو ئەو کاتێک پێوترێ لە کارکەوتنی درێژخایانی گورچیلەکانەوە بەردەوام ئەو کەسە لایەنی هەفتانە 2 بۆ 3 جار پێویستی بۆ غەسل بکات. بەڵێ دکتۆر یاداش ساڵح پزیشکی پایابڵندی هەناوی زۆر سپاس کە لەگەڵ بەخێراتی.